حەسەنی بەسری ڕەحمەتی خوای لێ بێت دەربارەی ئەو فرمێسکانەی کە گوناحە شۆنەوە، دەربارەی تۆبەکاری و دەربارەی ڕووکردنە خوای پەروەردگار و پەشیمانبوونەوە لە گوناحە فەرمێ هەر کەسێک فرمێسکێک قەتیس مابێ لە چاویە لەبەر خاتری خوای پەروەردگار و لە ترسی ئەو ئیلا خوای پەروەردگار جەستەی ئەو لە ئاگری جەهەنەم بە دوورەکە. هەر کەسێک فرمێسکێک لەبەر خاتری خوای پەروەردگار و لە ترسی ئەو بەسەر ڕوومەتیا تکابێ خوای پەروەردگار ئەو ڕووەی ئەو زەلیل ناکە. هەر کەسێک لەبەر خاتری خوای پەروەردگار ئەو قەترە فرمێسکانەی تکان دبێ خوای پەروەردگار تینی ئاگری جەهەنەمی بەو قەترە فرمێسکانە بۆ ئاسانەکە. پاشانە فەرمێ ئەگەر کابرایەک لە ناو قەومێکە هەبێ لەبەر خاتری خوای پەروەردگار بگری ئومێدم هەیە کە خوای پەروەردگار لەبەر خاتری فرمێسکی ئەو کابرایە و گریانی لە قەومەکە هەمووی خۆش ببێ. ئەمە گەورەی ئەو کەسەیە کە لەبەر خاتری خوای پەروەردگار لە یادی خوایە لە زیکری خوایە قەترەیە فرمێسکە ڕێژ. ئایا ئێمە دانیشتین و قەترەیە فرمێسکمان ڕژ بەسەر گوناحمانە؟ قەترەیە فرمێسکمان ڕژ بۆ دیداری خوای پەروەردگار، دڵۆپێ فرمێسکمان ڕژ بۆ غوربەتی ئیسلام، دڵۆپێ فرمێسکمان ڕژ بۆ پێشێلکاری مقەدەساتی مسلمانان، دڵۆپێ فرمێسکمان ڕژ بۆ ئەو هەموو کۆڵە گوناحەی بە کۆڵی خۆماندا داوە. ساتی تێڕامانە، جێی خۆیەتی ساتێک لەم ڕەمەزانەیە تەرخان کە بۆ ڕامان لە گوناحی خۆت، ڕامان لە هەڵوێستی خۆت، ڕامان لە ڕابردووت، ڕامان لە داهاتووت، لە عەزم و ئیرادەت لە تەوبەت، لە گەڕانەوەت بەرەو خوای پەروەردگار. چەند سادقی، چەند سەرڕاستی، ئایا چەندت ڕوو کردوێتەوە خوای پەروەردگار و سادقانە لەبەر خاتری ئەو فرمێسکێکت ڕشتووە؟ كابراي شاعر ليه دعوني على نفسي أنوح وأندب بدمع غزير وأكف يتصبب دعوني على نفسي أنوح فإنني أخاف على نفسي الضعيفة تعطب كفى أن عيني بالدموع بخيلة وإني بآفات الذنوب معذب وقد ظهرت تلك الفضائح كلها وقد قرب الميزان والنار تلهب. إنسان هستي بيكاك ورد ورد بتمنى أروا گناحی زۆرتر کۆ ئەکاتەوە، دنیاویستی زۆرتر ئەبێ، باوەش زیاتر بە دنیایە ئەکا و خۆی زەرەرمەند دەکا لە کاتێکە ئەزانێ ئەوانەی پێش خۆی کە ڕۆیشتن دنیایان بەجێهێشت کەچی ئەم دەرسێ وەرناگرێت. جێی خۆیەتی ئێستا ساتێ ڕامان بێ و دەرز وەرگرین.